ئەچینە شاری کەرکووک جاجێگەی خۆشحاڵیە لە ئەم چەند ڕۆژەیە زۆر گوێبیستی ئەوە بین کە چالاکی جیاواز لە شاری کەرکووک بەڕێوە ئاچێت دووبارە لە شاری کەرکووک چالاکێکی دیکە بەڕێوە چووە کە پەردە لا برێت لەسەر پەیکەری چەند کەسایەتیەک لە هونەرمەندان و ئەدیبان ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەددین یەکێتی نیشتیمانی کوردستان لیژنەی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی لە کەرکووک مەراسیمێکیان ئەنجامداوە بۆ لابرنی پەردە لەسەر پەیکەری چەند کەسایەتیەک کە لە هونەرمەندان و ئەدیبان و هەروها کە لە نیوەڕۆی ئەمڕۆیە بەڕێوە چوو کە ئۆفیسی کەرکووک هاوکارمانە لە ئۆفیسی کەرکووک لە ئۆفیسەکانمان لە شاری کەرکووک راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەو بارەوە با ئێمە بەیەکەوە بینەری ئەو راپۆرتە بین. لە کەرنەڤاڵێکی هونەریدا لە شاری کەرکووک پەردە لەسەر پەیکەری حوتکەڵە هونەرمەندی کەرکووک لادران ئەو کارە هونەریە بە هەوڵ و کۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک ئەنجامدرا. دەست پێشخەریەکەش لایەن ئاسۆ مامەند سەرپەرشتیاری ڕێخستنەکانی کەرکووک و سەلاحەددینی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە جێبەجێ کرا. جێگای خۆیەتی کە خەڵک سەردانی ئەم سەرتەرێک کرد ببینێ ئەم هونەرمەندە گەورانە ئەم هونەر شاعیرانە ئەم ئەدیبانە ڕۆژگارێک خزمەتی شارەکەیان کردووە. ئێمە وەکو نەک بۆ خانەوادەکەی بەڵکو بۆ وەکو کەرکووکیەکان شانازی بە هونەرمەند و ڕۆشنبیرانەوەکەین و بەڕاستی ئێستا دەبینین لە سایەی شارێکی هێمن و ئارام کاتی ئەوەیە کە هەر جۆرە کارێکە خزمەتی بە هونەرمەندان و ڕۆشنبیرانی شارەکە بکرێەوە یادی ئەو هونەرمەندانە بکەینەوە کامانە سەرڕای بارودۆخی ژیان و سەختی ژیانیان بەڵام خزمەتێکی گەورەیان کردووە بۆیە ئێمەش بە ئەرچی خۆمان زانی کە پەیکەریان بۆ دروستکەین و زۆری هونەرمەندان و ڕێبوار تا پارێزگاری کەرکووکش ڕای دەگەیەنێت بە هەوڵی داری کەرکووک دوو هۆڵی سینەما لە کەرکووک دروست دەکرێن و شەقامی ڕۆشنبیرانیش لە کەرکووک بنیاد دەنرێت. مێژووی هونەر و هونەرمەندانی ئەم شارەیە بۆیە جێ خۆیەتی کە هەموو کات سپاسی برای گەورەمان کاگاسۆ بکەین. ئەمە کایەکێکە لە کارە جوانەکان وەکو حکوومەتیش ئێمە بڕیارمان داوە چەند کارێک بکەین. یەکێک لەو کارانە دروستکردنی سینەمایەکی مۆدێرنە کە لێرە دەکرێتەوە. هەروەها ئێستا پرۆژەی دروستکردنی شانۆی ڕۆمان ئەوە دەست بەکار بوونە لە پرۆژەکە و ئینشاڵڵا لە داهاتوویەکی نزیک تەواو بێ. هەروەها شەقامی ڕۆشنبیری لە کەرکووک دروست دەکرێت کە ئەوە بێتە مەڵبەندێک ناوەندێک بۆ سەرجەم هونەرمەندان و نووسەران و ئەدیب دۆستان. هونەرمەندانیش بە پێزانینەوە دەڕواننا کارە هونەریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک. بەڕاستی ئەوەی کە یەکێتی لەم شارەی کە بە تایبەت کاکە ئاسۆ مامەند لە هیچ شارێکی دنیا نییە. ئێستا کەرکووک بووەتە سەنتەری ڕۆشنبیری و ئەدەبی و هونەری. ئەم ئاوردانەوە بە دروستکردنی پەیکەر تەمان لە هەموو دنیا باوە کاتێک تۆ چیتە شارێکی شارستانێت سێکە چیتە سەر ئەو هونەرمەندانی کە پەیکەریان بۆ دروستکراوە. ئەم شێوازەی کە ئێستا کۆمەڵە پەیکەر لە یەک شوێنەکە بە تایبەت لە سەنتەری شار و سەنتەری ڕۆشنبیری یعنی بۆ وڵاتانەیە کە زیاتر لە هەزاران ساڵ بۆ نمونە تەجروبەی هونەریانێ و ڕێز لە هونەرمەندانەگرن. لێرە دەستخۆشی بۆ یەکێتی نیشتیمانی دەستیان خۆش بێ و بەڕاستی بە تایبەتی بۆ کات ئاسۆ مامەند لە کەرکووک دەورێکی باڵای هەیە. ئەنی بەڕاستی هونەرمەندان نووسەران ئەدیبان هەمی بەسەر کاتەوە و هەر بەردەوامیشە ئەنیمە یەکەم جاری نییە چەند جاری ترشتی ئەنیار هونەرمەندی بەسەر کردوێتەوە. پەیامی من ئەوەیە دەست کاگاسۆ خۆش بێ و ئەم ساڵی وەک ئاگاسۆ کە هەساوە بۆ ئەم کۆمەڵە هونەرمەندانە پەیکەری کردا لە ناو ئەم سەنتەری ڕۆشنبیریە مامجەلال بە ڕەحمەت بێمەی کرد هەزار ڕەحمەت لە قەبرەکەی. ئەم پەیکەرەی کردە بۆ باوکم دەستی خۆش بێ و چاوی ماچەکەم و ئەم ساڵی وەک کاگاسۆ و کاگڕێبوارتەها و کاگە خالیت شوانی و دەستیان خۆش بێ یەکێتی نیشتیمانی کوردستان چاویان ماچەکەم جێگای شانازیەم پەیکەرە بۆ باوکم کردێتی. تا پێش ماوەیە هونەری شاری کەرکووک لە حاڵەتی ڕکودا بوو یعنی بە تەواوەتی کۆتایی پیاد. وەڵای سپاس و پێزانین و ئاراستەی کاک ئاسۆ مامەند دەکەین هونەری لە کەرکووکە نەزوندوو کردەوە و ئینەما جەماوەری شاری کەرکووک وای لە هاتووە پەرۆشە بۆەوەی هەفتانە کارێکی هونەری ببینێ ئەگەر لە پەیکەر ئەگەر لە شانەوە ئەگەر لە سینەما ئەگەر وای لە هاتووە ینی ساڵانێک پەرۆش بووم بۆ ئەی داخە پەیکەریدان برێ ئێستاکە لە یەک ڕۆژێکە حەوت پەیکەری هونەرمەندانراوە ئەو هونەرمەندانەی ئەسڵەن
دروستکردنی یعنی ئەتوانم بڵێم کە هونەری شاری کەرکووک بەمانەوە جوان بوو. سەنتەری ڕۆشنبیری کەرکووک کە لەسەر بڕیاری سەرۆک مامجەلال بنیاتراوە پەیکەری حەوت کەڵە هونەرمەندی لە ئامێزگەر کاوانی هونەرمەندان شێخ ڕەزای تاڵەبانی و محەممەد موکری و عەزەدین نیعمەت و زیاد دڵپاک و سەلاح داودە و حوسێن عەلی و میقداد محەممەد بوون. Oh